توانرا 43 تاوانبار دەستگیر بکرێتن لە ئەنجامدانی 24 تاوان کە سەرجەم تاوانەکان جۆراوجۆرن، تاوانی دزیە، تاوانی کوشتنە، دەستدرێژیکردنە، سەختەکاریە. سەرجەمیان ئەو تاوانبارانە بدرێنە دادگا و بە پێی مادە یاساییەکانی کە لەلایەن بەڕێز دادوەرەوە لەسەر ئەو تاوانانە دادەنرێت دراونە دادگا و لە ماوەیەکی کەمیش ئینشاءالله هەمویان پڕای لێکۆڵینەوەیان ڕەوانەی ئیحالە دەکرێت بۆ دادگا و ئیجڕاعاتی پێویستیان بەرامبەر دەکرێت. زۆربەی تاوانەکانیش لەناو شاری هەولێر بووە کە سەرجەمیان دزی ماڵەکانن و چەند تاوانێکیان دزی ئۆتۆمبیلە کە ئەنجامیان دا و دوجار ئۆتۆمبیلەکانیشیان ڕەوانەی بازاڕەکانی یاخو پێشانگاکانی ڕانیە و قەڵاتزێ یاخود سۆران کرد. چەند ئۆتۆمبیلیشمان لەوانە هێناوەتەوە و چەند ئۆتۆمبیلیش ماوە لەبەرەوەی دەستا و دەستی کردووە ئەوانش بهێنینەوە و تەسلیم بە خاوەنەکانیان بکرێتن. هەندێک لەو تاوانانەش چوونە سەر سوپەرمارکێتە کە ئەوانش دەستگیر کران و دانیان بە تاوانەکانیان ناوە. بۆ بەرنامەی نەورۆز و یادەکانی ئادار و نەورۆز ئێمە بە هاوبەشی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر هەماهەنگین بۆ دانانی ئەو بەرنامەیە کە لە دوێنێەوە دەستی پێکردووە. 20 مانگ هەر وەکو ساڵانی پێشتر ئاگری نەورۆز دەکرێتەوە. لەگەڵ سێ ڕۆژی نەورۆز بەرنامەیەکمان داڕشتووە کە سەرجەم هێزە ئەمنیەکان، پۆلیس، ئاسایش، پۆلیسی هاتوچۆ تێدا بەشدار دەبن چ ئەوانێنە ناوشار چ ئەو بەرنامانەی کە دای دەڕێژین بۆ دەرەوەی شار کە خەڵکێکی ئێزگار زۆر بە تایبەتی ئەو ساڵ وا مەزەند دەکرێت خەڵکێکی ئێزگار زۆریش بچێتە دەرەوە. ئاهەنگی نەورۆز لە دەرەوە بکاتن ئەو سێ ڕۆژە.